بیسەرانی خۆشەویستی گەنران میدیا هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی خاڵە تەکبیر خوازیارین ئەم ئەڵلقەی ئەمجارەشمان بێتە مایە و ئاسوودەی و خۆشحاڵی بەڕێستان. سەرەتاش میوانی ئەمجارەشمان خاڵە تەکبیرم بۆ بان کردوون. تەوەری بەرنامەی ئەمڕۆشمان حەچی کێشە هەیە لەم وڵاتەیە لەم هەرێمەیە ئاراستەی خاڵە تەکبیری ئەەکەین و ئێوەش دەتوانن بەشدار بن لە ڕێگەی ژمارە تەلەفونەکانی ناوخۆ 1970 470 5264 ڤایبەر 1950 727 8535 واتسئاپ بۆ کوردانی تاراوگا 1970 891 7575 سەرەتاش بە ناوی خۆم و سەرجەم هاوکارانمەوە بە خێراتنێکی گەرمی خاڵە تەکبیرەکەین بەخێر بێ دووبارە سەر و سەر چاو خۆش سەلامت بی ئەنجا بینەرانی بەڕێزیش شتێکیشی پێ ئیزافەکەم هەفتەی پێشوو کە نەمانتوانی بەرنامەکە پێشکەشکەین داوای لە بردن ئەەکەین چونکە پورزایەکی ئامۆزای خاڵۆژنی باپیری ماڵی دراوسەی نەنکی براژنی خاڵە تەکبیر نەخۆش بوو پێم وابێ بە ئیسعافی تایبەت برتان بە ئیسعافی تایبەت بردیان بۆ خەسەقانە نازانم ئیسعاف بوو یا هەلیکۆپتەر بوو ئێستا وەزعی چۆنە باشە هەتا خاڵە تەکبیریش باسی کرد شکل لە خەسەقانەکانە بە هیچ شێوەیەک دەرمان نەماوە ئەم وەزع ئاواوانە ڕوات خاڵە تەکبیرگیان جا ئێستا خاڵە تەکبیرگیان بەخێراتنتەکەین و سەر و سەر چاومان سپاس دەکەم سپاس بۆ میوانداریەکەتان چاو ماجەکەم عزیزی منن سەلامت بیت مەمنونی ئێوەم کە منتان بانگێش کرد بۆ بەرنامەکەتان هیوادارم ئەم بەرنامەیەشمان کێشە و مەشاکیلەکانم هەمووی گەڵا کرد بێت و بتوانم خۆشی و ئاسوودەیەک و چارەسەرێکی بنبڕکرا و بەم بۆ میلەتە خۆشەویست سەر و سەر چاوم خاڵە تەکبیرگیان بەخێر بیت قوربانە بم. اینجا سەرەتاش حەزم کرد پیرۆزبایی یادی ڕاپەڕینەکە لە بەڕێست و تەواوی هەر چوار پارچەی کوردستان بکەم یەخوە ئەم یادە خۆشە ببێتە مایەی خۆشی و ئاسوودەی و خۆشگوزەرانی و ژیانێکی خۆش و بەختەوەر بۆ ئەو میلەتە ڕەش و ڕوت و لێ قۆما و خۆشەویستە ئیشاءالله ئیشاءالله ئیشاءالله. پیرۆزبایی یادی ڕاپەڕینمان لێەکەی ئەو ڕاپەڕینەی کە بە هیوای ئەوە بووین بێتە مایە و ئاسوودەوی و خۆشحاڵی بەڵام 32 ساڵە تووشی کێشەی کردوین بووشە 32 دانە ساڵە تووشی کێشەی کردوین. سەرەتا باوەستەوە بێنین خاڵە تەکبیرگیان مەمنون بۆ پیرۆزبایەکە و ئێستا بینێکیشە دەرناکەون ئێوەی بەرپرسان قرتێ لەو شتی وا ببڕن نازانم هۆکارەکەی مەشغوڵن بکە ئەمەنە مەشغوڵی پرۆژە و خزمەتگوزاری و ئەنجا کێشە و مەشاکیل و مەعاناتی ڕۆژانەی خەڵک کە پەیوەندیمان پێوەکەن کە سکاڵای هێنن کە داواکاریان هەیە. من بە تایبەتی خۆم زۆر مەشغوڵم شەو و ڕۆژ هەر لە ڕێی تەلەفۆن هەر لە ڕێی مەسیج هەر لە ڕێی هاتن بۆلام ئەمانە هەمووی ئەو کێشە گەڵاڵابوونانەی خەڵکە کە من ڕۆژانە بەدەم کێشەکانیانەوە بۆ چارەسەر کێشەی گەڵاڵەبوونی پترۆ دۆلار ئەڵێ خاڵە تەکبیر یا هەر کێشەی هاوڵاتیان کە گوێی نایانێت ئاخر زۆر کێشەیسە ئێوە کێشەتان ئەوەیە پارەکانتان بۆ حساب ناکرێ ماشەڵڵا ئێوەی بەرپرسان ئەمنەتان لەلایە ئەمنەتان لەلایە بەڵام دیار نییە دیار نییە خاڵە تەکبیرگیان هەموو شتێک لە گوێز بە ژماردەمەکەی دیارە ئێمە هەموو شتێک بەداتا قساکەین بەداتامان هەیە ئەنجا هەر کێشە و مەشاکیلێک بێ ئێمە ڕۆژانە یعنی کەم تەرخەمیمان نەکردووە چارەسەرمان کردووە بنبڕمان کردووە نەمانێشتووە گەندەڵی سەر هەڵبات چکم گەندەڵی وەکو درێختێکی بچکۆلە وایە ئەگەر لە ئەوڵەوە وریانە بی وردەودە زیاکە بەڵام ئێمە ئێستا چیمان کردووە بنبڕتان کردووە بەڵێ دیارە خاڵە تەکبیرگیان پرسیارێکمان هەیە ئاراستەی جەنابیکەین هاوڵاتێکی بەڕێزە ئەم پرسیارەی کردووە ئەم پرسیارەش گەرمە وەکو هەواڵە گەرمەکان تازەیە بازار بۆ ئاوای لێ هاتووە لە دوێنێ و پێرەوە یەک دانە دەبەی لتری ڕۆنی زەید بووە بە 5,000 هۆکارەکەی چیە خاڵە تەکبیر ڕحتیبارە بێ ئێستا لە دەمی توێ بیستم ئاگاو عیلم و خەبەرم لێنی یەک ڕۆنزکورە بڕۆ بازار بزانە چی لێ هاتووە چۆن نازانی یا شاردویانەتەوە یا بووە بە 5,000 یعنی هاوڵاتی لەکوێ بێنێ بەم بێ موچەیەوە بەم بێ مەعاشەوە هاوڵاتی لەکوێ بێنێ من ئەوەی ڕاستی بێ لە کەناڵەکانە بینیومە و بیستومە و لە خەڵکیشم بیستووە یعنی بەڕاستی وەسعێکی زۆر خەڵکی بیستووە بینەرانی بەڕێز بڵێ وەسعێکی زۆر خراپیان بەسەر ئەو خەڵکایەنەوە بەڵام هۆکارەکەش گەزایی چییە هۆکارەکەی خەڵک خۆیەتی خەڵک خۆیەتی بڵێ بۆ
یعنی تۆ معقولە ئەزمەیەک دروستکەیت بەی بەسەر دوکان و مارکێتەکانە بۆ کۆکردنەوەی زەیت یعنی ئەی بۆ ڕۆژێک بوو هەر ئەو زەیتە بۆ ئەوون نەخۆشی پێوەیە سەرەتانی پێوەیە ئەنواع میکرۆبی تێ وا بەسەر ئەم زەیت و ڕۆنیان ئەوت ئەی چۆن ئێستەکانە هەر ئەو ڕۆنێ و لە بازاڕە کۆیەکەن و لە مارکێتەکان و شوێنەکانە کۆیەکەن و ئەی خۆن ئەی خۆن هۆکاری گرانبوونەکەی چیە خاڵ گرانبوونەکەی گران بووە بەڵێ گران بۆ بە 5,000 یەک دە بەزەیت چۆتە 5,000 هەروەکو بەڵێ چەند بۆ بە 5,000 خاڵە تەکبیر لە ناخی دڵمۆژانەکات وی خوا نەکە خاڵ دیارە کامڵەیان ئەم ڕۆنە زەیتەکە ئەیان وت لە ئۆکرانیاوەیە دوایە ئەڵێ لیتر بەڵێ لیتری زەیتەکە بووە بە چەند بووە بە 5,000 ڕاستی پێم ناخۆشە پێم ناخۆشی خوا ناخۆشی خۆم دەرەبڕم بەڕامبەن بەو میلەتە بەڕاستی لە ناخم و ناخم بۆیان ژانەکە یعنی معقول نییە یعنی بەڕاستی کارەساتە دڵم ژانەکە بۆوانە ڕاستەکەی خاڵە تەکبیریان خوا نەکات دڵێ ژانکە خاڵە تەکبیر ئەزانم ئێوەی بەرپرسان هەمیشە ماسەڵە لە خەمی خەڵکان لە خەڵکی خەڵکان بەڵێ دڵ ئاوێنەی دڵە یعنی معاناتی خەڵکە خوێندنەوە ئیلا ماشەڵڵا سەلامەت بی خاڵە تەکبیر گیان پرسیارێکی کەمانەیە ئەویش هەر سەبارەت بە گرانبوونی شتومەکە پرسیار لە تۆ وەڵام لە من بەڵێ ئەویش هەر هاوڵاتێکی بەنزین وا ئەچێ بۆ لتری 1000 دینار کە نەوت ئیسە بووە بە $130 بەنزینەکەس لەگەڵ نەوتەکە گرانە بێ بەڵام بەنزینەکە لێرەیە بەس وەکو لە بەرنامەکانی پێشوشە ئاماژەم پێکرد لە جنوب یا شارەکانی هەل لەم کەرکووکەی خۆمانە چەند دقەیە لە سێمانی بۆچی لێ بە 450 لێرە وا وردە لە 1000 دیناری خەریکە وەڵکارەکەی ئەوەی ڕاستی بێ و من دیراسەم کردی بێت و هێناوە بێت تاوتێم کردی بێ و کۆبنەوەم کردووە و یعنی بەڕاستی من لەناوە لەگەڵ چێ خاڵەت لەگەڵ خۆمە لەگەڵ خۆتا کۆبوونەوە بینەرە ئاگاتان لێ کۆبوونەوەی لەگەڵ خۆیان کرد بەڵێ لەگەڵ دەورەکەشما پەیوەندی بڵێ هەل لە سەرخەت بووم بەڵێ هەر پەیوەندیم نەپچڕانوە و توما بێ بچمە بن و بنچینەی بزانم هۆکارەکەی چییە ئەی هۆکارەکەی چی بوو خاڵەتە بەڕاستی پێم ناخۆشە خەڵک ئاوە سەرەی گرتووە بڕواکە و ڕۆژە سەرێکم بینیوە بزانین بە دوای جەنازەوە کە سەیرەکەم بۆ سەرەی بانزینە بەڕاستی پێم ناخۆش بوو یعنی بە چاوی خۆم بینیم ناخەمژانیە کرد زۆر نامرتاح بووم چوومەتەوە ماڵەوە بڕواکەی ئەو خەوتنەی لێی خەوتم هەتا ڕۆژی دوایتر خەبەرم نەبووە لە خەفەتە جا ئینسان ئەگەر خەفەتی هەیە بێت چۆن خەوی خاڵەتە بەڵام خەڵک یعنی بەڕاستی معقول نییە و هەموو سەرەیەگری بۆچی بۆ بانزین بۆ بانزیخانەکانی کەمی کراوەیە بە 1000 دینار بڵێ بە 1000 دینار بەڵێ بۆ ئێمە قەرزارێکی زۆرین یعنی بەڕاستی ئەو پارەیە هەر هەمووی نایەتە گیرفانی ئێمەوە بەڵێ ئەگە بڵێم یعنی نازم سوێنە بۆ بخۆم سوێنیش نەخۆی باوەڕەکەم پەڕنەکەی ئەو میلەتەش بڕوان پێ بکە بەڵێ ئێستەکانە سوێنێ بۆ خۆم بۆی بڕاوکەی ئەو پارەیە هەمووی نایەتە گیرفانی نایەتە گیرفانی تۆ بڵێ ئەچێتە بانک ئەچێتە دەرەوە بابا خاڵەتە ئەوانە شەیە ناخۆش مەڵێ و خوا دڵم بەری دڵم ئەزانم بڵێ خزمەت گوزاریەوە ئەچێتە بواری پرۆژەکان بۆ جێبەجێکرد بەڵێ ئەو قەرزانەی کە لە سەرمانە ئێمە ڕۆژانە و قەرزەی لینەوە تێگەی ئەجا چەنەها کێشە و مەشاکیلمان هەیە ئێمە تێگەی ئێوە ئاگاتان لێ ئێوە ئاگاتان لێ ئێمە چیەکەی ئەزانم بەخواگاتان لێ سەرتان قەرەباڵە زۆر وەڵڵاهی وەبیللای لەگەڵمانە دانیشن بۆ تاوتێوکردنی ئەو مۆزوعانەی کە ئێمە دیراسەیەکەین و ئەێنین و ئەیبین و ئەو قپارەیە کە ئەڵێن وڵات داهاتەکەی هەموویەتە گیرفانی ئێمەوە نەخێر بەڵام خۆت بی لەگەڵمان حسابکە ئەڵێ ئەشەمیلە لەوانە پارەشمان بۆ قەرزکەیتمان نەیتێ ئاوە ئەجا بۆ یەکجاری داوا لە هاوڵاتیان ناکەنیان لە وڵاتە عەرەبیانە کۆمەکارێکی دەوڵەتیتان بکەن چونکە نەوت بووە بە $130 بەشکم ئەم خوای ئێمە گرانتر ئێمە سوال ناکەین من وەکو خۆم تااقەتی سوال و سەدەقەم نییە لاچوو بۆ میلەتەکەم تای خۆمان وەستابێ تو خوا گوناحنیە دەستی خەڵک ماچکەم ئەوەی شەیە خاڵەتە بەڵامی خۆشمان کە وەستاوە بە میلەتەکەشینیان دیار نییە ئەزانی عینی چی ویلاتۆ ئەم وڵاتی ئێمە و ئیشوکارەکانی ئێوە چۆنە ئەڵێ ڕیشێکی درێژ و سەرێکی کەچەڵ باشە یعنی داهاتێکی زۆر و داهاتێکی زۆر بەڵام لەولاوە دیار نییە سەروەت و سامانێکی زۆر ببوورە سەروەتێک زمانێکی زۆر وەکو نەوتە وەکو گازە وەکو پارەی گومریکی ناوخۆیە وەکو باج و دەرامەتە ئەم هەموو بازەتان قتۆ لەسەر ئەم میلەتە ئەڵێ
هەرجارە کابراوەتی بەروبوومێکی زۆر بەڵام داهاتێکی نادیارە ئەزانی لێرەوە ها لەژێر عەرزەکە و عینی ئەو ڕیشەوایە عینی ئەو ڕیشەوایە هاو ڕیشێکی درێژ و سەرێکی کەچەڵ لەژێر عەرزەکەەوە لە پەسا ئەم داهاتە هەڵ ئەقوڵێ باشە ئەم بەروبوومە هەڵ ئەقوڵە لە نەوتە لە گازە لە هی سەر گومریکەکانە لە باج و دەرامەتە بەڵام لێرا سەرێکی کەچەڵە هیچ نابینی خاڵە تەکبیر قوربانی هەرگاوەکانێ بم خەڵک خۆی قەیرانی دروست کردووە ئەگینا باقی چێکە ئێمە چیمان لە وڵاتان کەمترە ئەوە تا بڕۆ هەچیتە وڵاتەکان وڵاتە بیانیەکان زۆربەی خەڵک لە فەیە بڵم 6 بۆ هەفتای بە پاسکی لاتوچۆکە ئیتو بە ئۆتۆمبیل بەکار نهێنی بۆ ببەم بانزینەکاڵی گرانە و ناڕازیت و ناڕەزایی دەرە بڕیت و یعنی گلەیمان لێکەیت ومانە ئەوە پاسکیل زۆرە پاسکیل بکردن بەکاری بێنن بۆ هاتووە تو ئەو خوای نەبانزی نەخوا نەڕۆ نەخوا نە ئەو نەتایە هەنێشت هەیە یعنی مەسارف لەسەر خەڵکەکە چیە بێک کەمە بێتەوە ئەمە تەکبیرە بۆ تۆش بۆ ئەو خەڵکە بەڵێ ئەمە دەور تا خوا چۆن تۆ گوێگیرە خاڵەت جوانە بەڵام بێمە دەور تا حەوت باشە حەوت جار بێمە دەور تا بۆ خۆت خوانەکە جوان باشە جاد و شەقامەکانمان زۆر جوانە خەڵک بە پاسکی لەو بڕۆ ئەو بە سەیارەوە ئەوڵی تەبقە هێلکەیە بەرزەبییتەوە جایسە نۆبەی پاسکی لە خوا بوری جادە حیچی نییە وەڵا وەرە جادە و پێ پیشان ئەیە منهۆڵەکان 15 سانتیل لە جادەکە بەرزترە پاسکیل بەسەری لێ یا چی لێە وەڵا ئەو زەلامە وا ئەکەوێ بە عەرزا بە دوو ئەڵێ هو باشە خۆ خەڵک چاوی هەیە ئەتوانێت نەچێتە سەر منهۆڵەکە ئەو دی منهۆڵەکە دوانوسیان نییە کردوتە بە تەبقەیەکە ئەمە چ عەقڵیەتی ئەمە کردووە چ مهندسیانەوە زانی بۆچێ وەڵڵاهی ئەوە مهندسێک بوو ئەمە پرۆسەکان زۆر برادەریشم بوو لە دەرەوەی وڵاتێنە لە دەرەوەی وڵات لە ناوخۆ بەڵێ ئەنجا ئەم منهۆڵانەی کە دروست کرد بۆ ئەوەی کە سبەینێ لافاوێک ڕووی یایمە سەری منهۆڵەکان هەڵدەینەوە ڕوونەک یعنی کارەسات ڕوونە بەلایف کردی ئەو برادەرەوە هەر ئاوا بەدەیانە هەر بە یعنی دراسی کردو بەدراسی کردی بەڵێ کەسی پێشکەوتومێ نبوو بەڵێ ئەمە هۆڵانەی کە دروست کرد بۆ ئەوەی کە سبێنێ کارەساتێک ڕوونەیەکەن لافاو ڕووی کردە شارەکەمان و ئەو ڕەحمەتە جوانەباری بۆی ئێمە توانین سەری ئەو منهۆڵانە هەڵدەینەوە ئاوەکان بچێتە ئێوە بەڵێ سەری منهۆڵەکان بەرزتر دروستکە لەبەرەوەی ئاوەکە ناوی بەڵام تە هەچ کەس چۆن خۆی پێیان ماڵێ یا تایە پەچەرە بێ جادەکان بەڕاستی گلەی مەکەن جادەکانمان جادەی چاکن من ئێستا خەڵک داوای کردووە خاڵە تەکبیریان خاڵە تەکبیر ڕجای حەو ڕجا لێکم دەستت ماجەکەم چاوت ماجەکەم تومە خوانەکە جوانکەن ئەو دوعانە مەکەن و ئەو دوعای بە خێرانم بۆ مەنێرن ئەمە ئەرکێکی نیشتیمانی خۆمانە ئەرکی سەرشانمە خزمەتتان کەم بەڵام جادەکانمان لەوانەیە خەڵک گلەی و گازندەی هەبێ بەڵام من پێم باشە هەر ئەم قیرە باشتر لە قیرە تازەکە هەر ئەم قیرە قیری ئەسڵە بەڵێ قیری ئەسڵە بەڵێ قیری ئەسڵە نازان بوو مەلەرزە بوو چی بوو بەڵێ فەرموو چییە یا الله خێر خاڵە تەکبیرگیان پیرۆزبایی بۆ من نەبێت نا خاڵە تەکبیرگیان ئەمە وەسڵی برادەرێکە بەڵێ نا خاڵە تەکبیرگیان کۆمپانیای کوێرایی دابێ خوانگری بۆ چیتا کردووە لە دڵمتەکمەکە منم خەفەر لاچۆ خوا بگرێ ئەمە کۆمپانیایەکە پارەی پێریە پارەخ خوا بگرێ ئەیکە پارەی پێ بۆ کۆمپانیەکەی بۆ داینات خەڵی منجەڵی بخارە قوڵپەیە ئەی سیعری نەوتم ڕۆ $100 داهاتینا دیارم ڕۆ سیعری نەوتم ڕۆ داهاتینا دیارم ڕۆ سیعری نەوتم ڕۆ داهاتینا دیارم ڕۆ کارەبای پرتە پرتم ڕۆ جادە و شەقامی جوانم ڕۆ خوانەکە تو خواد و عەلە خۆمەکە ئەی ڕەنجە ڕۆ خۆم بۆ ئەو پیرە پیاوە پیرە مێردەی یەک دەقەیزە بۆ باسەکەم 30 دانە ساڵ 40 دانە ساڵ زەحمەتی کێشاوە لەو دایرەیە ئیسە ئێوە ئاوە مەعاشەکەی ئێنێ ڕەنجە ڕۆ خۆم ئەمە وەسڵی کۆمپانیایەکە یەخوا کوێراییدای مۆزەفەکانی توخوا پارەیان پێنە بووە چون لە وەزعەمێکا بە قەرزداریان خواردووە صاحب وەزعەمەکە دەبێسە یەخوا چڵە بڕگەی قوڵپەی دڵم دێ چون بە قەرزداریان خواردووە لە وەزعەمێکا دوایی صاحب وەزعەمەکە شێت بووە شێخی نەماوە چوە وەسڵەکەی بردوۆتە بەردرگای کۆمپانیاکە و توێتی بێنە پارەکەم بەنێ پێیان نییە ئایسە وەسڵەکەیان بێنە ئەیری هەواڵەکان گەرمەوە ئەل لە جەزیرەوە هاتووە ئەوەم بەرێ ئەها تو خوا عیب نییە آخر تۆ قسەم پێ مەکە ماڵێ بە قۆڕ نەگیرە
خۆ لە هەموو مەطعمێک نووسراوە تکایە قەرز نییە تکای وێریش نییە ئەی چاری ناچار، ئەی چی بکە؟ تۆ کۆمپانیایەک بچی بە قەرز نامخۆی ئەی کە تۆ پارەی نایتێ کە تۆ وڵات نابژێنیتەوە کە تۆ پرۆژەکان ناخیتە کار کە تۆ زۆربەی کۆمپانیەکانی ئیفلاس کردووە پێ مەکە بانانی نەخواردایە ئەمە پڕە بانانی نەخواردایە چی هەرزانە ئەندۆمی بە ئەندۆمی خواردایە ئەو پارەی نانەکەی پێنەوەچە چی ئەندۆمی کاراسانی هەیە بوو بە کابراوە وەڵا ڕەحمە لە قەبری کابرا نانی نەبوو بخواست و پیازیەکڕی لەوانەیە بەلانی کە مۆبای 56,000 خواردن بەڵێ خواردویان بەڵام مەسڵەکەشیان بۆ تو خوا ئەندۆمیان بخواردایە هەمیان بای 2000 کڕی و تێری ژەبوون و نەجاتیشیان ئاوا تەکبیریان ئەوە تەکبیر نییە جا خۆ داماوە ئەندۆمی خۆ دوای بە خوار و خێچێتەوە بۆ ماوە بۆ باشە ئەندۆمی تازەیە کۆنم سینەکەڵێ کابرا دڵی نەیدا ئەندۆمی هاتووە منە خۆشە هەموو ئیسیرادە بۆمانێت هەموو شتی تازە هەموو شتی تازە یەکشتی بەسەرچوو ناڵم بێت ئەم هەرێمەوە یەکشتی بەسەرچوو بڕواکە ئەوەی شتی بەسەرچوو بێنێتێ ئەم هەرێم و دەرخواردی ئەو میلەتەی بە وەکوە دەرخواردی خۆمیان نابێ بڕواکە زمانیانە بڕ دیارە ئەزانم لەوە ناچێت بەخوا سەرپێ ئەم وڵاتەشێ بەدڵ بێلوانێ لە دەرەوە بۆ من هەر سەرروپێ تالی بینیم تالیبی کوبە کفتە ئەم شتانە والله شتی چاور لەگەڵ یانی لەگەڵ وازەوە بێنە تخوا ئەمە پڕە خاڵە تەکبیر ئەمەی من پڕە و ئەمەی میلەتیش پڕە یعنی بەڕاستی لەگەڵ مەعاناتەکانتان ناخم لەگەڵ دڵم لەگەڵ دڵتایە باسە خاڵە تەکبیریان پرسیارێکی کە ئەی لە خزمەتام داهات لەکوێوەیەتە ناوە پارەی گومرک و سەرمەرزەکان لەسەر مەرزەوە نایەت یەک نمونەی بچووکە بۆ ئەیەنمەوە 14 ساڵە 12 یا 14 خەریکی وڵا خۆت ئیتر وەکیل بە 12 دانی 14 دانی خۆ برا گەورە تقریبا 2 کیلۆمەتر نابێت جادەی پێنجۆن پردێکیشتان دروستکردەوە تا ئیسە قیرتای و نەکراوە خەڵک هەر بەسەر خۆڵەکە ئەڕوە باشە مەکەی تەواوە بێت قوربانە ئەوەی پەروێزخانە دیوە سوێن بێ بەخوا حەج مهندسیشنە هەر شوانێ لە وڵاتانە لە ئوسترالیاەوە بێنە ئەڵێ ئەم هەموو پارە لێرەوە ئەڕوا بۆ تۆزەقیتی قیر ئالێرەوە ناڕوە ئەوە تەختکەن لە بەرنامەمانایە لە بەرنامەتان بەڵێ لە بەرنامەمانایە بەڵام چاوەڕین لە مەعمەلەکە قیرەکە یعنی بەرهەمبێنین جوان جوان شلیکەینەوە بیتوێنینەوە ئەنج ئەو کاتە خۆ نازانم تۆ لە ئیشی قیل لەوانە شارەزان شلیەکەنەوەی توێنەوە هینە هەویرە هەر هەمووی بە ئۆتۆمبیل بارەکەی بۆ شوێنانە بەڵام جارە ئەوە سەریان نەهاتووە دیارە ئۆتۆمبیلەکانتان پێکی کەوت بڕواکە بەس سەریان بێ بۆیان جێبەجێکەی بڕواکە ئەگەر نانەقەیسین بۆ ڕاخستە بن لەبری ئەو قیرە بۆیانەکەم باشە ئیسە سەرەی کوێوە جارێکا سەریان شوێنمان زۆرە لەوانێت تۆ شوێنەکان شارەزانەبی ئەوەی لە مێشکی منایە و لە پرۆژەکە و لە بەرنامەکەمانایە یعنی زۆر شوێنمانەیە زۆربەی شوێنەکان یعنی کەم و کورتیتیایە هەموویمان چارەسەر کردو لە چارەسەرکردنیش ڕۆکە نایڵم ئەو میلەتە لە هیچ کەم و کورتێکی ئەزانم خاڵەتەک لەشی ساق بێ ئیشەڵڵا لەش هیوادارین هەر بمێنی خاڵەتەک هیوادارین هەر بمێنی خاڵەتەک بیرگیان پرسیارێکی کەمان هەیە ئەوەش هەر سەبارەت بەو جادە و شتانەیە تۆ جارێکان مەچەوە بۆ سەر مەرزەکانی ئەمانەی ناوشار چاکە ئەمانەی ناوشار بڕۆ سەیری لای ئەم جادەکەی هین کە ئەمەی لای گەراج موحەد ئاوایەتەوە بۆ ئەم لە 50 ساڵی تایە باشە جادەی تانجەرەوە هەرمە پرسە باشە ئەمە جادەی لای ئەلبیسەکەیە کورەجا شوێن نەماوە پێو نەڵم زۆر لە شوێنەکان ئەوە چاڵ و چۆڵیایە یعنی ئەو چاڵ و چۆلیانە حلی هەیە خەڵک یعنی خۆی ئەوە نەبێتە سەڵاتە ناتوانێت سەڵاتی نا لێرا پرسیارەکە ئەوەیە ئێوە ئەم هەموو پارەی ژینگە ئاوای لێ ئەکەن باشە بۆ ناچن لە جادەکانە سەرفیکەنەوە خۆ ئێوەی ژینگەوە پارەی ژینگە یعنی تۆ باسی پارەی ژینگە مەکە ئێمە پارەی ژینگەماندانەوە بۆ ژینگە ناتوانم پارەی ئەم تێکەڵکەم بە ئەو کام ژینگە ئەو ژینگەی کە لەم شارەیە ها ئەیبینی بەڵێ خۆ بینیتە یعنی نەمان هێشتووە کەم و کورتی لە شارەکەیە هەبێت والله ئەگەر لە هەفتەیەکە جارێ باران نەبارێ ئەم سەر بۆ ئەو سەری سلێمانی نبینی ئەمە ژینگەکەتانە بۆ بەنزینە جوانەتانەوە بەو گازە جوانەتانەوە یەک هەفتەیە خۆڵ خواردمانی هەفتەیەکە خۆڵ ناتوە ئەمە تقریبا 4 ساعت خەڵک ئەمەنە لەشی قورسدا ناتوانێت تەنەکە خۆڵەکەی هەڵگرێ بیباتە ناو حاویەکە ڕۆیکات خەڵک هەر ئەبێ ئیلا ئۆتۆمبیلەکە بێتە بەردەرگا کام حاویە تۆ پارەی کرێکارەکانی ژینگە و نێەوە چاو لێ بوو ئەم ڕۆژانە لە سلێمانیا چ فەوزایە هەڵسا توخوا ئەوە وەزع بوو توخوا ئەوە وەزع بوو لە خراپتری لێ بە سۆفڵکۆ کردایەتەوە خۆڵ و خاشاکە لە ناو شارەکە ئەو خۆڵەش ئەگە بڵێ ئەو خەڵق حەق نەبوو میلەت هەر هەموو سلێمانی چوونایە لە بەردەم شارەوانەکەی تۆیە هەڵیان ڕستایە وەڵڵی منە خەمە سەر و سەر چاوم بەڵام باشە پارەی کرێکارەکان بۆ نایە ئەوە ماڵێ ئەوە شوێنی خۆڕشتن نییە یعنی خەڵک دەتوانێت لە بەردەم ماڵەکەی خۆی کۆی کاتەوە تاکو ئێمە ئەخەچەنە کۆی کاتەوە 200 کیلۆ 300 کیلۆ تەنێ دووتەن تۆ پارەی کرێکارەکان ببێنە وەکو جاران تا ئیسە ئەو کێشەمان ئەمە 200 جار بۆ دروست بۆ ئەوە کۆمپانیایەک
پەیوەندی پێوە کردم ئەڵێ خۆڵەکەشتان لێکڕم خۆڵەکەستان خۆڵەکەشتان ئاڵتونە کوڕە زیێڕە کوڕە ئەوە بەرەکەتە لێتانەکڕم بەڵام وتومە نه باش تێ نەکەین میلەت گلەی مالێ میلەت گلەی ڕاکە گلی میلەت تۆ ئەوە مەڵێ بڵێ باش شتێک نەکەین بە قازانجی میلەت بشکێتەوە بەسەری بشکێتەوە خاڵەتەک تێگەی لەقی لامەیە بەڵێ باش پرسیاری چکەمان بۆ هاتووە خاڵەتەک پرسیار لە تۆ وەڵام لە من سەلامەت بیارەبی لە عینجەینەوە بۆمان هاتووە لە عینجەینەوە ئەڵێ هۆکار چییە زۆربەی سنتەری جادەکانی ناوشار باشە باخچەکانیانەوە هەمووی وشک بوو ئەو دارانە باشە ئێوە ئەو هەموو پارەتانە بەو دار و درەختە جوانانە بۆ ئاوای لێ هاتووە بۆ وشک بوون هەرەمووی فەوزایی کوالست حل هەیە تەکبیرم لایە بە قوربانەی بەم خاڵە تەکبیر یعنی تەکبیر بۆ خەڵکە بەڵام خەڵک وەری ناگرێ قسە باشەکانی من وەرناگرێ بەشتە خراپەکانە بینێ ئەتوانێ خەڵک خۆی لەبەر ماڵەکەی خۆی یعنی مەسینەیەک ئاو چێ بیخیتە بندارەکەتەوە ئەڕاتە دەرەوە بۆ بازار با جریکانەیەکی هەبی دیتری لەگەڵ دەستی خۆیان بەرێت لەو پارک و مارکانە چ دارێک زانێتی توێنیەتی ئەتوانە بە قسە باوی باتێ یا ئاوە سەڵی ئاو کاتەش بنی قەچێکە بۆ خاڵە تەکبیریان ئێوە توانات ئەشتوانێ بەکانۆلا بۆی هەڵوات بەکانۆلا ئەوەش باشە ئێوە تەنکەرتان نییە ئاویان بن کرێکارتان نییە تەنکەرمان هەیە بەڵام تەنکەرەکان هەمووی لە کارکردنان یعنی فریا ناکەوین فریا و هەموو پتۆژە و یعنی ئەو باخچە و شتانە ناکەین بڕوا کە ئەمە نەمان ئیش لەسەر شانە بڕواکە شەو ڕۆژی سراحەتمان نییە بەڵێ ئارەوەڵا باشە لەش ساق بێ خاڵەت لەگەڵ عەزیزی من هەر ئیش ئاوا بڕوا ئەبێ ماشەڵڵا لێکن خاڵە قوربانی حەقا امتیاز وەرگرن ئەجا قسەکەش بە شەکر بێ لە دەمتە یاخوا چکم خۆدەوە نەشیرین و ئەڵی شەکری سەلامەت بی بۆ بەرهێنێک تەلەفۆنی بۆ کردم یعنی کۆمپانیایەک بوو وتی خاڵە تەکبیریان بۆ نایت پرۆژەیەکی جوانم خستۆتە بەردەستان وەڵڵا ئەوە پرۆژەکەشێتی لە بەردەستمان وە بەرهێنێک بوو وتی لە کوردستان پرۆژەیەک بەکرێدانی 10,000 WC بیاین بەکرێ بەڵێ یعنی کە هاوڵاتیان عیب نەبێتونە ناو دەبلسیەوە پارەیان لێ وەرگن بەڵێ وتی ینی ئەمە فکرە بوو بوویا بەڕاستی فکرەکەیم بەدڵ بوو پارەی هینیش وەرگین کە نەفرە چێتە ژوورە بۆ لەبەرەوە ئەوەی ئەو نەفەریکا چێتە ژوورەوە دەست بە ئاوەگەێنێ ئەوە داهاتە ئەڵێ پاراکەن یعنی بەڕاستی بۆ چوونێکی جوانێ بوو زۆرم بەدڵ بوو زۆر داهاتەکەی لەکوێیە بە خاڵە تەکبیر قوربانجان ئەمڕۆ هەموو شتێک تۆ زۆر بی لە بلیمەتی خوانەگرێ یعنی بیر و بۆچوونم زۆرە ئێستا فکرم لە مێشکە 50 ساڵی داهات 50 ساڵی داهاتوو تێگەم کە چۆن کۆی کەیتەوە زیاتر بیخەیتە سەریەک نه بۆ خزمەتی خەڵک بۆ خزمەتی خەڵکی گەورم بەڵێ بۆ خزمەتی خەڵک بۆ خزمەتی خەڵکە بەڵێ بینم باشە خاڵە تەکبیرەوە شتێکی بەبیرهێنامەوە کە ئەڵێ ئاوا داهاتێکی ئاوا خۆمە ئێران نییە لە حەچ مەطعەمێکا لای ناچیتە سەر ئاوە کە عیب نەبێت دەبلیسیۆکەیتە دەرەوە ئەڵێ ئاغا پولیشو بدێ چۆنێڵم ئاوا بکە ئێمە داهاتەکەیان کۆکینە وڵە تۆ بڕۆتە مەوزوعی کە بەڵێ خاڵە تەکبیریان برادەرێکم ئەڵێ ئەمە نەشت گران بووە خۆمڕۆ ئەمە نەشت گران بوو من هەستی پێ پێناکەی خاڵە تەکبیر ئەڵێ حتا گەشتۆتە ئەو حەدەی کە ئەڵێ خەڵوزی کڕیوە بە 250 ئینێرگەلە یایی بۆ سەیران دەی بۆ سەیران خەڵوزی کڕیوە بە 250 ملیشکی کڕیوە بە 2900 دینار کیلۆی ئەڵێ ئیسەتیایە ماوم لە پێشا خەڵوزەکە بخۆم یا ملیشکەکە بخۆم لە بەرگرانیەکەی وەڵی ڕاستەکە نەشت گران ئەم ساڵ ئەتوانن یعنی مەصاریف کەمکەنەوە مەصاریف کەمکەنەوە یعنی ماقولنیە تۆ هەر کەچووی بۆ سەیران هەرە بێ خەڵوز و گۆشتەکە و پێ بێ هەرە بێ پێ بێ ئەی خەڵک بۆچی ئەچێ بۆ سەیران کابرا حەزیلێتی ئەو یا براخە کوردەواری خۆشە هەیە بۆ شتە کوردەوارەکە ئەویش بەشکارا بێنێتەوە بۆ ژەبی ئێوارەی دانێ وەڵڵای ئەتوانێت سێژەمەوە بخوات سێژەم بەڵێ سەیران یعنی چی یعنی یا براخ شەکری کوڵۆیە بە چای بەڵام خەڵکەکە ئیلا و بیللا ئەبێ ئەمەیتیا بێ ئەوەی تیابێ ئەم سەرچۆپی بۆ نەگرێ باوە شوێنەکانی معقولە تۆ دیقەت بە لە هەموو سوچ و گۆشەیەکە لەو دەشت و دەرە ئەمە سیمای منزەرەی ئەم دەشت و دەرە ناشرینە بێت ژینگە ناشرینە بێت شەب و دووکەڵێکی زۆرەکەی بەسەر ئەم ژینگەی خەڵکەیە یعنی معقول نییە تۆ کەچووی بۆ سەیران ئیلا بێ گۆڕ بەبرژێنی بەڕاستی یعنی ئاگرکەوتنەوەش تۆ لەو لاوە ڕاوەستێ تێگەی چەنەها جار لە دوای خۆیان کە ئاگرەکەیان نەکوژانەوە کارەسا دروست بووە داوە دارودرەوە دەشت و دەرسوتاوە شوێنەکەیەکە بیرم چوو کە باوە شوێنەکەی کاچیەکەشان لەگەڵ یاچی خوا گۆرانێکی بۆ خەنە سەر بزین وایە
باوەت بەڕاستی دڵم کراوە بوو پرسیارەکان خەمباری بوون خاڵە پرسیارەکانت زۆر ینی بەری دڵی زۆر ناخەجێر بوون ناخەژێن بوون بەری دڵی گرتم زۆرم خەفەت بەڵام سپاس بوو ئەو کاکەی کە لە بەشی مونتێرا کە بۆ گۆرانیە یعنی سکونایی کێناوە بەڵێ ئەگەر پرسیارەکان بەری دڵتی گرتووە و ناخەژێن بووە خاڵە تەکبیر ئێمەی کار بەدەست نابێت دایم دڵمان ناخۆش بێت ئەبێت دڵمان خۆش بێت تاکو و خۆشی بگەێنین بە ئێوە و خزمەت بگەێنین بە ئێوە بەڵێ خاڵە تەکبیرگیان کە ئەڵێ بەری دڵی گرتی ئەو پرسیاران چاکە بۆ بانکەم چاکەکان خۆش بێ پێرێ خواردە لێ نییە تا لە بینی خاڵە تەکبیرگیان کە ئەڵێ و پرسیارانە ئەوە ناخەژێنە و ئاوامان لێ ئەەکە و ئەمانە معاناتی خەڵک لا باس ئەەکەم معاناتی خەڵکە پێ ئەڵێم ئێسەش زۆربەی وەزارەتەکانەوە خەریکن بایکۆتەکەن زۆربەی شوێنەکان بایکۆتەکەن باشە پێم ناڵێ پرۆسەی دەرس خوێندنی تەلەبەی داما و بۆ ئاوا لێکن بۆ پارەی مامۆستاکان نایەن بۆ پارەی موچەخۆران ئەوە نەوت ئەگەر ئاگاداروی چووە $130 ئەرە بەگیان خاڵۆ بەگیان خاڵۆ نەوتووە $130 بەرمیلی سوودینە حەزەکەم بچێتە 200 هەر وەکو خۆی هەر وەکو خۆی ئەبێ بۆ لە بەرەوەی ئەی تەکبیری چییە بۆ ئەوەی کە ئەم وەسع ئاوا باش بێ نەوت بە $130 و چۆن موچەی ئەو خەڵکە ئێوە بڕیار بۆ هەموو سەریمانێ بیەن کووا واللهی بڕیارانە بۆ بجێ قەرار بوو یعنی وامان بڕیاردا بوو هەموو 25 مانگێک بیێ بەڵێ وا بیێ بەڵێ وا بەڵێ بەڵێ بوو سوێنیشی لەسەر کوڕە سوێنی بۆچیە بەڵێن بەڵێ یعنی وعد لە هەموو شتێ ئاساس بەڵێ ئێمە بەڵێنمانە وعدمان بۆ بینەران و بیسەرانی بەڕێز ئەڵێ بەڵێنمان بۆ خەڵکی خۆمانە یعنیمانە خەڵکی خۆمانن ئەزیزی ئێمن کەسی ئێمن دڵی ئێمن هەمووی کەس و کاری خۆمانن بەڵێنمان پێیان کە لە 25 ئەوە کامێرەیە خاڵە تەکبیر کامانە کەس یعنی ئەو میلەت ئەوەی کە ئێستا چای لێمانە و جووی لێمانە و یامان بینی و زۆر خۆشحاڵم لەگەڵ یانە بەڕاستی یعنی ئەمەوێ خەفەت نەخۆن ئەوانی شەر ببینینی ئێوە خۆشحاڵن هەموو کاتێکتان خۆشحاڵن هەموو کاتێوا گلەیەکیان نیە معاناتیان نییە ئێمە و میلەت تاواکەریەکی تاواکەریەکی بڕوا بکە بەڵێنمان پێیان کە لە هەموو 25 مانگیەکان نێڵین یەک دقە چییە بەڵام دیسان چییە کارەسا ئەم ئاخە هیچی کارەسادیە بە سەرمانە شتی گەورەیەتە پێشەوە قەرز و قۆڵەی وڵاتانیەتە سەرمان ئێوەگاتە لینە کاکە ئێوەگاتە لینی ئێوارەوەی ئەتانەیە لە 25 مانگە موچەکە وەرگن بەڵام نازانن ئێمە چەند معانات و کێش و گیر و گرفت ڕۆماتیەکە بەڵێ معانات و کێش و گرفتان هەیە خاڵە تەکبیر نەوت بەسی ئەیەی کۆبوونەوەیەکمان کردووە دیراسەمان کردووە تاوتیۆمان کردووە بەڕاستی پرۆژی جوانمان لەبەردەستایە کە ئەیەی بەڵێ ئەم بەڵێنەش وەکو بەڵێنەکانێکە بەڵام من هەوڵ نایەم بڵم هەوڵ نایەم بڵێم خوا بە میلەت خەفە نەخوا بڵێ تا لە دەنیا هەوڵ نایەم بڵم بیبڕن ببڕین پاشەکە خۆ ئیسە یەک دنیا پارەی ئەو میلەتە قەرزارن مۆزەفی وایە چدانە ڕوبع معاشی لەلاتانە ئەی ئەوانە کەێنەوە هاتوو ئەم ئاوە کەنمەکە کایکۆن بەبامەکە کایکۆن بەبانەکەم ئەوە علی تازە ڕۆی مردار بووە کایکۆن بەبامەکە بەسەر چاوەکانی تازە باشە خاڵە تەکبیرگیانەوە ئەویشیانیش عینی منجەڵەیە پلاخەکە سەرتان نایەوە ئیتر ڕوبع موچەیە و قەرزە و قۆڵەوە چێکە و با بڕوە تێپەڕە بێ دەی تێپەڕە بێ خاڵک تەکبیرگیان پرسیارێکی کەمان هەیە ئەویش هەر هاوڵاتێکی بەڕێزە پرسیارەکانی هاوڵاتیان و بەڕێزێ خەمە سەر چاو من بۆ چی باشم کە نتوانم چوار وەڵامی جوانم بۆ تۆ پێ بێ چوار کێشی خەڵک چارە سەرکەم چوار مەعاناتی خەڵک گلەی و گازندەی خەڵک من بۆچی باشم یعنی من کە کار بەدەستیەکەم بۆ ئەوە باش یعنی من بۆ ئەوە هاتووم خزمەتکەم خزمەت بە خەڵکم خزمەت بەو میلەتە بکەم هەر سەبارەت بەم کۆمپانیای ئەم پاکردنەوە ئەمانەیە خاڵە تەکبیر تەبعاً لەوانەیە هەر یەکێ لە کۆمپانیەکان 100 کرێکاری یا 200 کرێکاری هەبێت ئێوە پارەی ئەو خۆڵ و خاشاکە کۆکەنەوە بۆچی پارەکانیان نایەن ئەمە دوو سێ جار ئەم بەسەر هاتە ڕووباتەوە لە وڵاتەیە لە پڕ کاتێکە زانی ڕێن وڵا 2 مانگە یا 3 مانگە ئەوە کۆمپانیەکان ئاڵێن 4 مانگە پارەی کرێکارەکانمان نەدراوە ئێکابرای خاوەن کۆمپانیاش هەر ئەو نە لە توانای هەیە مانگە یا 2 مانگ سەبرکە ئێوە کەوەکو پارەی خۆڵ و خاشاکەکەش کۆ ئەکەنەوە ئەم هەموو باج و دەرامەت و ڕوسومەتان کۆتە سەرشانی ئەم هاوڵاتیانە ئەم میلەتە کە ئاوا یەک دنیا قەیرانی توش بووە باشە ئەی پارەی و کرێکارانەش بووە واللهی خۆ زۆر نین بەڵێ پارەی ئەو کرێکارانە بەڕاستی منیش لە ناخمەوە پێم ناخۆشە پارەیان نادرێتێ بەڵام هەوڵێکی باشیان بووین بەڵام ئەوانی دەتوانن تۆزیانی چاوی چەند لە شارەکی خۆیان بێ مێڵن شارەکەیان ناوە پیس بێ قەیچێکە دائیشکن مێڵن با نێڵن ژینگەکەیان پیس بێ لە بەرماڵی خۆیەوە بڕوانێ تێگەی با لە بەرماڵی خۆیەوە بڕوانێ ها کە چوار علاگە خۆڵی لێبوو لە بەرماڵەکەی خۆی زەمیر وجدانی تەسەوەرەکەم قبول نەکە بڵێ نە گوناحە
ئەم وڵاتە ئاوای لێبێ بەڵام ئێمەش لە هەوڵای لە هەوڵین بەڵێ پەیوەندیم کردووە منیش بەسەر و خۆم و بە خوار خۆم و بە تەنیش خۆم و بەم لە خۆمەوە وتومە بە چەپ و ڕاست بەڵێ یعنی بڕاکە کەس نازانێ من شەو تا بەیانی ڕۆژ تا ئێوارە خەریکی چیم لە دەگ لەسەر دەگ لەگەڵ لە پەیوەندیام لەسەر خەتم یعنی ئەمەوێت کێشەی ئەمانەش چارەسەرکەم چارەسەریشە بێت یعنی هەموو شتێ حەلی هەیە حەلی هەیە ئیشەڵڵا حەلیەکەن خواب کە هەر ئاوا هەرجا کابراوتی وڵی سەمنەوەی ڕاستی لێ زۆر لە ناو شارە نەگەڕاون خۆڵ زۆر بووە خاڵە تەکبیریان پێرێ ئەگەر ناو ئەو بازارە بگەڕایتایە بە شۆ خڵکۆ کردایەتەوە پرسیارەکەی ئەڵێ خۆڵ زۆر بووە خۆڵ و خاشاک لە ناو ئەو شارەیە زەباڵە مەگەر خوابزانێت چەندێکەڵەکە بوو جارجاری ئاوایان بەسەر وڵی من زیاتر ئەوەی ڕاستی چووکم زۆر نایمە ناو بازار و شوێنێکی شتێکانەوە بەڕاستی لە کەناڵەکانەوە ئەیبینم بەڕاستی کە ئاوا سەیرەکەم ئەو علاگە پیس و خۆڵات نەدادراتەرە جادە بەڕاستی خەفەتی پێخۆم خەفەتەکە لە هەموو شتێ ضرورترە کە پێی بخۆی من زۆری خەفەت پێخۆم بڕاکە ئەو خەفەتانە لە ناخی منە لە ماوەیە قەستەڕۆ باڵۆن و شەبەکە و شتم بۆ کرا یعنی هەمووی خەفەت بوو بۆیە داواکەم و میلەتە هیوای تەمەندرێژی و تەندروستێکی باشم بۆ بخواتن بۆ خواردن لەبەرەوەی من دایم لە خەمی ئەو میلەت ئەزانم هەردووعای بەخێرێ بۆکەن سەلامەت بی خاڵە تەکبیرگیان پرسیارەکان زۆرن خاڵە تەکبیر پرسیارەکان زۆرن پرسیارێکی کە ئاراستەمان کراوە لەلایەن هاوڵاتیەکەوە پرسیارەکان خۆی مامۆستایە خاڵەتە مامۆستای ئیبتیدائیە و لە مەکتەبێکە لە مەکتەبێکە و مامۆستایە و ئەڵێ دەرماڵەکانی ئێمە ئیمتیازاتی ئێمە موچەی ئێمە باشە بۆ وەکو جنوبمان لێ ناکەن ئەوەی سەر فێر بوون دەرماڵی خوێنکارەکانیش ئەخۆن بینێکە فێری ئەوەش بوون دەرماڵی خوێنکارەکان نایەن یعنی هۆکاری چی ئەم هەموو نەدانە ها میلەت داوای ئەکاو بەڵام ئێوەش ئەڵێن بەسەر چاو بەڵام هیچ بەسەر چاوێکیش دیار نییە من لە ئەیخەمە قەوسێکەوە ئەم نقطەی خوێندنە خەیتە قەوسێکەوە ئەم پرسیارەی جەنابێت یعنی بەڕاستی دەرماڵە ئەمڕۆ ناڵێم لە بەردەستمانایە بین بەڵام لە دوای موچەت هاوتو ئێوەشمان کردو بتوانین دەرماڵەش بین بەڵام تو ئەو خوابانە بێ بەماڵ بەسەرمەوە بەڵێنی بڵم 100% بەس دیراسەمان کردو هۆڵمان ناوە هەر ئەیەی وەلو خۆ ئەگەر بەڵێنیش بی لە ساسە جێگیر نابێت چونکە دوایڵی تووشی بەزمێکی کە بووین و تووشی قەرزێکی کە بووین و بیان و زۆرە ئیتر بۆ بەڵێنەکانی ئێمە بەڕاستی 100% ئەی پێچین ئەی پێکەی لە لە نەدانیا لە جێبەجێکردنی نەکردنی بەڵێنێک نایم سبەینێک لیم بێتە سەر بەڵێنێک نایم جێبەجێ نەکەم بەڵێنێک نایم ئەگەر سبینێ یەکێک بینیمی لە کەناڵەکانی وەکوی بەڕێستانەوە سبێنێ یعنی خوانەخواتە دوعایەکەم لێ بکاشتێکی ناخۆش بڵێ ئەو بەڵێنانە نایم من بەڵێنێگەیم کە یعنی جێبەجێکرێت جێبەجێ بێ شتێ بڵێم خاڵەتە ئارەوەڵ بەڵێنەکەی جێبەجێ بێ لاچوو بەخوێکی تر ناڵێ مەڵم لاچوو سەلامەت بی خاڵە تەکبیرگیان پرسیار زۆرە خاڵە تەکبیر ئیتر خۆ ئەم خەڵکە بەخوا نازانم چی بڵێم خاڵە تەکبیرگیان ئەوە چەند ساڵە ڕاپەڕین کراوە با پرسیارێکی ئەوە لێ مەشغەڵەت وای لێکردم بڕواکە نای خۆمە بیرێتەوە بەڵێ ڕاپەڕینەکەی کە کرا یعنی بەڕاستی ئێمە بۆیە ڕاپەڕین بەڵێ کە پەڕین هینە عەفو کە ڕاپەڕین بەڵێ ئەوەی ڕاستی بێ بۆ ئەوەی ئەم میلەتە نەجات بین لە دەست زوڵم و زۆرداری و ڕژێمی بەعس بەڕاستی ئەوەی کە ڕژێمی بەعسی کرد بەرامبەر بە میلەت بەرامبەر بە من بەرامبەر بە تۆ بە ئەمساری وەکو تۆ بەرامبەر بە کەسوکاری تۆ جێگەی قبوڵ نەبوو یعنی شەو تۆیان بە بیجامەیەکەوە یا بە شۆرتێکی سێچارەکەەوە فڕان کەس نیەزانی بەیانی کاتێکی یانەزانی جەنابێت لە شوێنەکە فرێدراوین یا زەلام بەڕاستی ناخۆش بوو کارەسات بوو بۆ ئێمە بۆیە ئێمە هەوڵماننا ڕاپەڕینێ بکەین و ئەو خەڵکەی خۆمان نەجات بین لەو ناخۆش من پرسیارەکەی من لێرە ئەمە بوو خاڵە تەکبیر ئەوە بۆ نزیکەی 32 ساڵە چەکەم ڕاپەڕینە کراوە لەم 32 ساڵەیە 2 ساڵ توانی وتانە معانات و دڵی ئەم خەڵکە خۆڵێن لە معانات ئەجا لە ڕاپەڕینەکە بەڵێ لە ڕاپەڕینەکە من خۆم بەشدار بووم بڕواکە دەبابەی وام خواردووە بەلوولەکەی دانم پاکردو تۆ نازم ئاگالێ بوو بیانە ئێسەش ئەرشیفمەیە کە دەبابم چی بێ کردووە دەبابم بەدەستی خۆم تەقانۆتەوە سووتانومە ئەومانە برادەر هەیە ئێسەش ئەڵێ خاڵە تەکبیر تو خوا ئەگەر شوێنی ئاثاری دەبابەکان ماوە بچم
بیبەم بۆ بەس بە پلیستیشن خوارد نشکاو بیفرجان بە پلیستیشن خواردوتە یا هەلاوە لە واقعیەتە خاڵەتەکبیر بەشتی حقیقی من بە بەڵگە هەمووی مسەمسەکەمەیە بەڵگەمەیە تەسویرمەیە ڕسممەیە کە دەبابم چۆن تەقانەوەتەوە ئێستا وەکو عەرزم کردی وتم برادەر هەیە ئەڵێ خاڵەتەکبیر تەلەفۆنم بۆکە تو خوا شوێنی دەبابەکە لەکوێ بابزانم ئاس نشکاوشتی لێ نییە کۆیکەمەوە بە کیلو ئاسناکە پاراکات ڕاستەکەی لەوانەیە لە ئەرشیفا من بینی بێتم ئێستا بیرم کەوتەوە لە کەناڵی سەلاجەکە زوو پیشانی نەیە خاڵەتەکبیر کەناڵی سەلاجەکەی تر کەناڵێکی فەزایی لە ئەرشیفا لەوانەشە لێ پەخشیان کردی بێتەوە یعنی تۆ هەزەینی ڕوونە سەلامەت بی پرسیارەکەی منەوە بخاڵەتەکبیر 32 ساڵە ئاوایە 2 ساڵیان توانیتانە بڕیان بێتە خۆشکەن 2 ساڵ توانیتانە ئاوڕیان لێبنەوە 2 جار توانیتانە لە معاناتی من وەکو عەرزم کردی دایم ئاوڕم لە خەڵەگاوەتەوە بەڵێ دایم خەڵگە بینیم لە ئۆتۆمبیلەکەمە دایم لە ئاوێنەکە خەڵگە بین لە ئاوێنەکە بینیوە ئاوڕم لە خەڵەگاوەتەوە لە سارە ئاوام کردووە ئامام کردو ئاوڕم لە خەڵەگاوەتەوە خەڵک کێشەی هەبوو بێ بۆم حل کردووە یعنی تەکبیرم بۆ کردووە ئەگەر خاڵە تەکبیر مع الأسف یەکشت هەیە تۆ خەڵک ئەبینی بەس چونکە جامەکانتان ڕەشن ئێوەی بەرپرسان خەڵک ئێوە نابینێ خاڵە یعنی مەساتە بە حەقە یعنی تۆ بڕواکەی یعنی تۆ لەو قەنەعەتای بۆچی جامان ڕەش کرد بێت والله هەتاو من بڕواکە ئەمە نەقەڵتم هەتاو بۆیە جامەکان ڕەشەکەم بۆی هەتاوەکە لێم نییە تێگەی یعنی زۆر یعنی دکتۆر پێی وتم توێتی تۆ نابێ هەتاو لێت زۆر لە ئۆتۆمبیلە لە دەرەوە قەیناکە جارجار خۆم هەڵەکەم بە وەکو جل چۆنەی بەتەنافە ئەو خۆم هەڵەکەم لەبەر هەتاو یعنی تۆ ئەخر ئەی لە زستانە خاڵە تەکبیر بۆ لە زستانە لا نابن هەرسپیکەنەوە بۆی لە زستانە طبعا ناو ئۆتۆمبیل من زۆر بەکار نایەنم زیاتر چونکم لە دەوام و دائیرە و شوێنەکانی خۆمە سەرقاڵی ئیشوکار و ڕاپەڕانیی خەڵکم وڵی بڕاکە جاری ئاڵم تو خوا لێم گەڕن با بە پێ بڕۆمەوە بەس هینەکان واز پاسی لێ بەکار نانی نا حەزم بە پێیە ئەوانی چواردەورمەڵە نابێت ناحەتۆ بە پێ بڕۆی ڕاستەکە خاڵە تەکبیرگیان پرسیارێکی کەمان هەیە هاوڵاتێکی خۆشەویستی منیشە بەڵێ بەرکەوتەی کیمیاویە ئی ساڵی هەشتا کە حکوومەتی ڕژێمی بەعز خۆمان هەموو ئاگاداری کەساری هەڵاتێکی کیمیاباران کرد گلەیەکی زۆری هەیە لە ئێوەی بەرپرسان لە حکوومەت بە تایبەت ئەڵێ قەرار بوو زۆربەی لە نەخۆشەکانمان بنەوە دەرەوەی وڵات بەڵام تایسەییان بۆ نەکراوە بۆ ئاوڕێکیان لێ دەروی وڵات ئەمەە معاناتیان زۆرە بڕیاریان ناوە ئەم ساڵ لە داخا بەس خۆیان یادێکی بچوک بکەن بەبێ ئامادەبوونی هیچ بەرپرسی وەڵڵا من لە خزمەت یان نابم بانگێشتم کە نەچم بانگێشت بەڵام بۆ ئەوڕیان لێ نادێتەوە زۆرم حەز لە یادە تەکبیری بەڵێ ئەزانم لە قرتێ لە بڕانوستی ئەوە هەر لە خۆتانی ئەو شتانە خاڵە تەکبیرگیان دەرکەوت لە ناو خەڵکە و بە مقەسەکە بیبڕن ئێستا پرسیارەکەی من لێرا بوو کەی ئاوڕێکیان لێ ئێنەوە خۆدانە و دوان نییە من بەڕاستی دەوانەیە بوو لە خاڵە تەکبیر نەخۆشی وامان هەیە بەرکەوتە کیمیایی باشە یعنی خۆی لە گیرفانی خۆی لەوانەیە بە قەرزی چێداوە و دەرمان بکڕێکەکەی ئاوڕێکیان لێ دێتەوە ئاوڕیان لێ درراوەتەوە لێشیانینەوە بەڵام ئێمە وڵاتەکەی خۆمان ئەو هەموو نەخۆشخانە چاکانی تایە ئەو هەموو پسپۆ ڕوش کەسی شارەزا هەیە بۆ هەرە بێ دەرەخۆشخانەی بێ دەرمان نهەیە دەرمان هەیە کام دەرمان هەیە وەرە من تەحەداکەم بچۆ لە سا هەشتا و پێنجی ئەگەر خەسەخانەکان نەی و ئەمەمان لا دەست ناکەی بچۆ لە دەرەوە بیکڕێتەوە چی بە من ئەڵێ ئەمە دەرمانەکانە چڵە پەڕقەی ئادەی ئەمە حل هەنووسیمە لێرە حلم لەلایە یعنی خەڵک بۆ هەر ئەبێ ڕووکاتە نەخۆشخانەکان بۆ دەرمان ئەی هەموو دەرمانی کوردەواریە بۆ بەکارنایەن کاتی خۆی ساڵانی زوو خەڵک دەستێکی یشکا تێگەی بۆ نمونە هێلکەیان بۆ لێ تێگرت و تێگەی یا لۆکەیان بۆ سوورەکەدەوە لە ڕۆناو تیانەگرت لە ئازاری خۆڵ و پشت و ئەم شوێنانە بەڵام ئێستا دەرمانی کوردەواریەکە بۆ ئیهمال کراوە بۆ بەرهەمەکانی خۆمان بەکارنایەنن هەر ئەبێ بچن بۆ خەستەخانەکان و عیلاج ئەو هێلکە هەر بە خورماوڕۆنی یا بە هێلکەڕۆنی بەهێلکەڕۆنی بەڵێ یعنی کابرا ئەگەر سەری بێشێ ئەو کاتە چی بکە پەتێک لە سەری پێچێت حلم لەلایە پەتێک ساڵان کاو سەری کەوتووە یعنی تۆ بۆ نمونە سەرێ کەوتووە بەبلایە تێگەی جانە سەرێکی قورسە داگر سەرێ کەوتە بوو ئەو کاتە چیانە کرد کەسی شارەزا هەبوو لەو خانمە بە ڕێزانەی کە ئێستا تەمەنیان یاخوا 1000 ساڵی کە بێ ئەوی کە کۆچیشیان کردووە ئەمڕۆیان لە هەموو ڕۆژی خۆشتر بێ پەتێکیان لە سەریانە پێچا من بەچای خۆمە بینیسکم تەمەنەیەکم هەیە نەخوا بەزیابێ پەتێکیان لە سەریانە پێچاو بە تەشیەک یاخود بە تیرۆکێک ئەوە بەیانەیە و ئاوان لێکرد ئەتەکان ئاوان لێ بەکاو لێت ئاوان لێکرد تێگەی
ئەیانزانی بەکام لایەکەوتووە یعنی ئەو کاتە بڵانس میزانیان بۆ کە ڕێکیانە کردەوە باشە یا ئایاڕۆتیان بۆ کە ڕێکیانە کردەوە تێگی ئەو کاتە ژانەسەرەکەی نامە جا بە پێی ئەو تەکبیرەی جەنابێ بێ خاڵە تەکبیری ترە بێ سەیدەلێ و نەخۆشخانەوە بێ ئەوەی داقین بگەین بەستی کوردەواری بڕواکەی من گەشتومەتە ئەم تەمەنە یەک دەنگ حەپم نەخواردووە یەک دەنگ حەبی نەخواردەوە تەندروستی و باشە الحەمدولێ داوەشم لێکەن یعنی ئەڵەن توخوا گوناحنیە تۆ دا و دەرمانی ئەم هەرێمە بەکاربێنی ئەوە تارە ئەوە لە مەتار سەرکە و بڕ وڵاتە خۆچارەتەکە وتو من نه لەناو میلەتەکە مابێ بمرم لەناو میلەتەکە مابێ لەگەڵوانە نەخۆڕ منی نەخۆڕ یعنی تو مەشتی کوردەواریم بۆ بەکاربێنن بەس تو خوا مەبن بۆ دەرەوە بەس وازم دێنانن ئەڵە خاڵە تەکبیرگیان خوایان بێ ئیشەڵڵا خوایان بێ تەمەن باقی بێ تەمەن باقی بێ ئاوا بڕوات لەوە ناچێ زۆر بمێننەوە لەویا خاڵە تەکبیرگیان ئەزانی خوا دوعای ناخۆش مەکە و دوعای خراپ مەکات ئەمانەوەی ئێمە خزمەتە بە خەڵک مانەوەی من خزمەتە بە تۆ ئەمساری ئەزانم بەس لێرەی برادرە پێیوتم نازانم چاودێری کردوچی پێش ئەوەی بێ بۆ ئێرە لە جوازات بووی تو ئەو خوا فیزەی کوێ و لێ بیکە بەخاتی ئەو خوای گەورە فیزەی کوێ لێەوە داوەتێکراوم لە وڵاتان لە وڵات بەڵێ کۆنفرانسێکی زۆر گەورە هەیە لە میشنی ئام ئەڵمانەیە خۆمان مشنە بەڵێ داوت کراوم لە مشن بانگێش کراوم بۆ یەکانە کۆنگرێکی زۆر گەورە هەیە یعنی بۆ قستە خواردن نەوەڵا کۆنگرەیەکی زۆر گەورە هەیە یعنی ئەبێ بەڕاستی من بەشدار نەبم لەو کۆنگرات ناچێتە سەر بەڵێ سەبارەت بە چیە کۆنگرێ وڵی نەچوم تاکو بزانم بەچێ بەڵام ئەوەی بەپی بانگێژنامەکەی کە بۆیان کردوم یعنی ئەڵەن حتانەی تێکانە پێ ناڵێ سپرایزێکیان بۆ کردبێتم وا زۆر خۆش بەڵێ ڕاستەکەی خاڵە تەکبیرگیان وەکو سپرایزێکیان بۆ کردبێتی خاڵە تەکبیر پێ و نەوتم هۆکاری ئەوە چی بوو کە دەرمان کەمە لە ئینەکانە کوالێتەکەیشی بۆ باش نییە خاڵە تەکبیر ینی ئەم هەموو دەرمانەیەتە ئەم وڵاتەوە یەکەم گرانە دووەم ئەو کوالێتە نییە کە بڵین بە پێی سعرەکەی کوالێتەکەیشی باش بێت بۆ چاودێرێکی ئەوە ناکەن بۆچی دەرمانێتی یعنی ئێمە بۆ ئەبێ لە حەچی شتێکە بووین بە ئیکسپای خۆری هەموو دنیا چاودێرمان هەیە لیژنەی ڕقابەمان هەیە یعنی لیژنەی ڕقابەکە چاویان کەس نییە خاڵە تەکبیر خەڵکم ڕاست باردووە بەسەر شوێنەکان بگەڕێن مارکێتەکان بۆ نمونە سەیدەلیەکان نانەوخانەکان فرنی سەمونونەکان چاودێری بازرگانی یعنی بەڕاستی هەموو لیژنەکانم خستۆتە گەڕ لە خزمەتی ئەو خەڵکای بێت بە ناو بازار بە هەموو شوێنە گشتەکانە بگەڕن بە کۆگاکانە نێڵن یەکشن لەسەر میلەت گران بێت ئەو لیژنەتان بۆیە و نەسەر قاڵە ماڵ ئاوا بێسەبیرم کەوتە بۆیە ڕۆن بووە بە 5,000 فرێ ڕۆنەکە نەکەوتن ڕۆنی زەیت پێماوتون پێکانەوەتەوە کۆبوونەوەمان لەگەڵا کردوون بڕواکە یەک زەلام یەک شوێن یەک مارچێت یەک دوکان شت لەسەر هاوڵاتیانی خۆمان گران کات چیەکەین داخین و یەک لافیتەی جوانی بۆ پێەکەین جا ئەو کاتە من و ئەو خەڵکی ژێبینی لەسەرجیدا داخستنی چی دوسێکمان زەیتی کردی بوو بە 6 دوای سەعاتێ چوە لەو مارکێتە بوو بە حوت جا بۆ چۆتە و مارکێت مارکێتێکی دەوێت لەوانە داشکانی بۆ کردی بێ داشکانی بۆ کردی بێ لە سێ ساقی خاڵە تەکبیرگیان لە سێ ساق بێ بۆ خۆت و تەکبیرەکانە ئیتر خاڵە تەکبیرگیان نازانم چی پێ بڵم تەنیا پرسیارێکی کە هەیە خاڵە تەکبیرگیان ئەلعان ئیسە ساڵی 2022 وایە ئەم ساڵ بەڵێ 2022 بڵێ تا 23 ئەوە نەوت ئەگەر چووە 140 خاڵە تەکبیر معاناتی خەڵکی پێ ئەڵم خاڵە تەکبیر پێم وتی کابرا پارەی نەبووە لە کۆمپانیاکە چووە بە قەرز نانی خواردووە ئەی هاوار کورە کابرا مەعاشخۆرە موچەخۆرە تەنیا تەقاوتێکی خانە نشینێکی بە دوو مانگجاری ئەوەیە کرێ خانوو لەکوێ بێنێ کرێ ئەتەرنێت لەکوێ بێنێ دەستەوە بگرن بەپارەوە دەستی پێوە بگرن تر سەرف نابێ وایە دەستی پێوە بگرن کەم سەرفکە هەل لە پەنجەرە داینێن ئەو 400,000ەکە وەرگرن کەم سەرفکە کەم بخۆ کەم سەرفکە ئەوە خاڵە تەکبیرگیان بەنسبەت من خۆم 50,000یان نامێ خاڵە تەکبیر ئەو جارەیان 50,000یان نامێ ئەو برادێک مەیوت ئەوە ئەگەرنەی خۆی بەشی ساڵێک تەکا وایە لە جەیەکا داینەی دەستکاری نەکە ئەو برادەرە و چەند بۆ چوونەکەی جوان بووە بەڵێ ئەوە لەوانەیە کەسێک بێت زۆر دەسۆزی تۆ بێت یعنی بۆ چوونەکەی من لەگەڵیان بەڵێ ئەتوانی نەیخۆی نەیخۆی بۆ داینی بۆ ڕۆژی تەنگانە
باشە نەیخۆی دانیەی بەیانی پارەی مۆلیدێتە بەردرگاکە یەخەو پێەگرێت بێرێ پارەی مۆلیدە بۆ قەرزەکەیت ئەمە سی لەوێ ئەڕوا بیسێمێن بۆ نمونە لە موچەکەی ئەبێ قەرزکە ئەوە لەوێ بیسیێڕوا ئەی نەخۆشیەکە کورە ئەی غازە گران کردووە کورە ئەی بنزینە گران کردووە ئەم زەلامە هاتوو چۆ نەکاو غازدا نەگرسێنێ و نانێک نەخوات و نەچێت دەرەوە ئەی چی بکە ئەم چی بکە ئەم شتانە یعنی هەنێشت هەیە زیان مەصرفیە زیان مەصرفیەکی یعنی تۆ ئێمە تا لەخوا بە زیابێ کارەبای باشین بە میلەتەکەمان غازی باشین سوتەمەنیین یعنیشتمان هەروەکو چۆن ماڵی خۆتان هەتانە ئەمە هەمووی داهاتی خۆمانە هەمووی داهاتی خۆمانە و ئەین بە میلەتی خۆمان بەڵێ یعنیشتمان نیاوە بە خەڵک یعنی نازم خەڵک تۆ مەقابلی چوار کەسکە بڵێ ڕاوچیە بەرامبەر بە ئەم کەم و کورتیانە زانەڵەتی یانێڵێ بەڕاستی کەم تەرخەمیان نەکردووە لە چوار کەسا تۆ بڵێ کەسێکیان وا بڵێ خاڵەتە وەڵی ئیتر ئەگەر خەڵک لێ کەسا بڵێ نەوەیان نەخێر بڵێت خۆ تۆ بڵێ هەموو کەس بە من بڵێ باشە ناڵێ بەڵام خەڵکیژەیە دەستخۆشیم لێکە لە ئیش و کارەکان خەڵگەیە یعنی تەقدیر و ڕێزی بۆ نردوم خەڵگەی پەیوەندیم پێوەکڵە خاڵە تەکبیر بەڕاستی جێگادەستی دیارە بەڵام خەڵکیشمان لە بواری کارەبا جێگا دەستان دیارە لە باری گرانکیشمان هەیە خەڵکێکیشمان هەیە گلەی و گازندەی هەیە ئەها چیەکەی ئەها یاخوا چڵە پڕ دەکەی ئەها کارەباکە و ئەها کوژان تۆ ئەوە وڵاتە بەی بەڕێەوە ناخۆشە لە ئەمە وڵاتە کارەبای نیشتیمانی ڕێی مۆلیدەیە قوربانجان ئەوێکیانە ئەمە نیشتیمانی نەخۆشت خەلەلی فەنیە کارەبای ئێمە بڕوا ناکەم یعنی بەو شێوەیە بڕێ ئەو خوایە 32 دانە ساڵە کارەبایەت هەیە بەو کۆنیەی خۆیەوە دەرەقەتی سپلێتێک نایە ئەوە کارەبایە ئەمە لەوانەیە کێشە لە ترافیکە لەوانەیە کێشە لە کێبڵەکانتانە لە کێبڵەکان لەوانەیە کێشە لە ئەو جۆزە و ڕیلە و جۆن جۆڤەر و ئەم شتانەیە ئەمە هینە بڕواناکەم کارەبای ئێمە ئەزگار ئاوا بکات کارەباکە ئەجارێ بێ بیاگۆڕین بە پێی تەکبیر بەڵێ ئەبێ ئابزانن ئەو نەقسانە چێکێکی ماڵەکەتان بکەنەوە سیانەیەکی ماڵەکە بکەنەوە بۆی ئەم شتە خراپەکان لا بەشتی نوێدانن شتی تازەگەنی باسەمە فیتمەم پەچیە مجارە بیگۆڕین خۆمە فیتمەم پیسیارە نییە قەزێ لە جۆزانیە بە قوربانم قەزێ لە کارەباکەی توایە خاڵەتە ئەی چۆن کێشە لە کارەباکەی جەنابتایە کە 32 ساڵە نەوتوانیوە 300 دانە ئەمپێر یا 1000 ئەمپێر زیاکەی بۆ شارێک کارەبا نەگلای ئێمە لە وڵاتانیش خەلەل هەیە کەلەوردی هەیە لە وڵاتانی ئەوانیش ئەڵێ بە ئاواتەوەی کارەبامان ببڕێ ئەوەی مزانم لەوێ نابڕێ بەڵام هەولیان ناوە یعنی من پرۆژەم خستۆتە بەردەستیان وتومە گوناحە هەر کارەبای نیشتیمانی بە بەردەوام هەبێت گوناحە کارەبای نیشتیمانی بە بەردەوامی هەبێت بەڵێن هاوکار بن با لە ڕۆژێکا چەند سەعاتێکیش ببرێ بۆی نییە ئەو گڵۆپانی ئیسراحەتکەن بڵێ تێگەی ئەجیزەی ماڵەکانتان ئیسراحەتی بکەن تۆزی هەرەونە تەزوی کارەبای پیانە ڕۆ گەرمە بێگەرم تۆ دیقەت داوە دەستی داوە لە پلاکی تەلەڤیزۆن و شتەکەتان ڕۆژانە ها کە بە بەردەوام ئیژەکە چەند گەرمە وایە ئەگەر تۆزی ئەوەی کارەباتە 24 ساعتایە بۆیە خراپە خەلەل دروستەکە شۆر دروستەکە لە ماڵەکەتانە تێگەی لەوانەی خوانە خواستە کارەسات ڕووبە بەڵام چەند سەعاتێکی ئیسراحەتی پێبێ یا بۆ نمونە ڕۆژێک بتانین و ڕۆژە نەتانین ئەمە هۆکارەکەی چییە ئیسراحەتەکە نە ئەو شێبڵانە کە تەزوی کارەبای پێڕۆ هەمی بە گەرمیە ڕۆ بەڵام کەسار بۆ ئیسراحەتی کرد کارەبات نەیە بەناو تەزوی ئەو شێبڵانە بڕوە ئەو کارەبایشۆکو جەناب وایە وەکو من وایە وەکو یعنی ئەوە ئیسراحەتەکەویش پشوێگەیە بەڵام لێرا پرسیارێکم بۆ دروست بوو ئەوە هۆکارەکەی ئەوەیە لەوانە بێ پێوەری زیرەکتان بۆ داناوە کارەباکەی تەمەڵ کرد بێ بە یەک ناخۆن خوێنیان ئەم ئۆزاییدە و ئەو هینەوە بزانم ئەو ئێمە خوێنیان زیرەک نایی خۆی بەخۆیەتی عەرزم کردی وتم زۆر زیرەکە خێلش ناکات غەدر ناکات یعنی حەقی تۆ نایە بە من حەقی من نایە بە تۆ بە تەوازن ئاوا کارەباکە تەماڵی تۆ یەتەماڵی خاڵە تەکبیرجیان زۆر خۆشحاڵ بووین بە خێراتی و سەر و سەرچاو وردە وردەینە کۆتایی بەرنامەکەم بڕاکە ئەمەنە گەورەی لە لای من بەمە یعنی ئەگە عینەکەەکە دانم هەر زۆر بەزەڕەبی گەورەمانەکەی بەڵێ بکەمە چاوم ئەوەی کە گەورەی بەڵێ زۆر گەورەی یعنی ئەمڕۆ گەورە کرد سپاس دەکەم خاڵە تەکبیرجیان ئەزیزی بەرنامەکە ڕوو ناکردەوە بینەران و بیسەرانی خۆشەویستی گەڕیان میدیا لێرە دادەینە کۆتایی بەرنامەکەمان
هیواخوازین بوو بێتە خۆشحاڵی و سەرفرازی هەموو لایەک و پێش ئەوەی کە کۆتایی بە بەرنامەکە بێنم شتێکی زۆر خۆشم بینی دوێنێ شەو لە ئەنستاگرامە منیش حەزەکەم بۆ ئێوەی بیسەران و بینەرانی باسکەم ئەڵێ حکمەتی ئەمڕۆ باس لە حکمەتەکە ئەڵێ حکمەتی ئەمڕۆ چییە خاڵە تەکبیر ئەڵێ ئەگەر تۆ کوڕێکی لا و کچێکی هێنا کەڕوولاڵ بوو هەر کەڕوولاڵ بوو نەقسە بکە و نەببیستێت یعنی لە هەردوو لاکەوە ئەڵێ لە دوای 2 مانگ پرۆسەی هاوسەرگیری تەنیا یەک تۆز لە نهێنی ژیانی خۆتی بۆ باسکەمە پیاوەکە باسیکە بۆ ئافرەتەکە ئەڵێ بە حەول و قووەتی خوا بەیانی لە کۆڵان باسی هەموو شتێکا وێتە زمان ئەمە حکمەتی ئیمڕۆیە خاڵە تەکبیرگیان دووبارە بە ناوی خۆم و تەواو سەرجەم کارمەندانی گەڕیان میدیا بە خێراتنی جەنابتانەکەین خۆشحاڵ بووین بینەران و بیسەرانی بەڕێزیش لێرە داهاتینە کۆتایی بەرنامەکانمان هیوادارم سەرفراز و سەلامەت و ساغ و سەرفراز بن خوا حافیزتان بێت تا بەرنامەیەکی کە بە دیدارتان شاد دەبینەوە خوای گەورە پشتیوانی هەموو لایەک بێ و خواتان لەگەڵ بێ